اینجا خۆشەویستان هاتوومەتە ناو بازاری دەربەندیخان بازارێکی زۆر خنجیلانە و جوانە و کەش و هەوایەکەشی زۆر خۆشە دەبێت پیاسەیەکی خۆش لە ناو بازاری بکەم و بزانم ناو بازاری دەربەندیخان چه هەیە ئەو نۆکاوە خۆشەی دەرەی نانی سبەینانە کوی سڵاو لێبێ سلامت باشی ئەحواڵ ئێوە چۆن؟ وڵە ئێمە باشین ئێوە چۆنە؟ یە خوار باشم یا خۆ سلامەی خۆ خەرجی دەربەندیخانم قسەی خۆشە؟ ئاراوەڵا هەمومان وێ هەمووتانمان زۆر باش چ دەکەی و بەچی و خەریکەی؟ وەڵی هەر ئیش و کارە ئیش و کار ئەوە لێرە ڕاستا بە هەنجینی دەفرۆشن؟ بەڵێ چەند دەرەنجینەکە وەرە با بچینەکەنی ئەوەنە زانم ئەو هەنجینی چکوێ؟ وەڵاوە هەنگوینی ئێرانیە ئەسڵیشمانەیە و دەرەجەیەکی کەژ و هی باخیش هەموو هەری ئێرانە ئی خۆمانیتمان؟ هی خۆمانەمانەیە ئی خۆمانە خۆشترانی ئەو لا ئەوە وەڵا هەر خۆمانەکەیە ئێرانێکە دەستکاری کراوە باشەوە سەعیدی چەندە مەسەلەن هەنجینی ئەسڵی ئەسڵ ئەسڵی ئەسڵ کیلۆی 50,000 هی باخی مامادەم گرانی یعنی ئەسڵە هی کەژیشمانەیە دۆزراوە 110,000 گرانی وەرزانی نییە و نییە؟ وەڵا بوونی وایە عادیەکەشە گرانی فرۆشن هی خۆمانی کەژی زمناکۆیە کەژی زمناکۆ بڵێ چیای زمناکۆ چیای زمناکۆ باش کاکە ئەحواڵ کۆ وەرە شلەگەم تەندروستیان باشە باشی بژی سپاس سەلامەت بێ یاخوا وڵایەتیمە بەرنامەشی جوان لەسەر دەربەندیخان بکەم ئەو کوڕە جوانەش دەکەن و هەنجینانە ڕاوەستا ئەوە هەنگوینی ئەسلیمانەیە ئی مەزرعە کیلۆی 50,000 هەنگوینی شاخشمانەیە 100,000 عادیشمانەیە کیلۆی 10,000 لێرە بەس هەنجینی دەفرۆشن ئەنگۆ مانێ ماست هەیە پەنیر هەیە شۆربای نیسکەیە نۆکاوەیە کەباب و گۆشتیش هەیە سەعات چەند دوکانی دەکەنەوە ساعات 4 بەیانی تا ساعات 3 نیمەڕۆ گەشتیار زۆر ڕوو لێرە ناکە؟ وڵاتیە لە هاوینانە زیاتر گەشتیار تێ ئیسەوە بۆ نێو جە گۆڕاوە خەڵکەمیە قەینا و جەوەش گۆڕایە بەس جەوە زۆر خۆشە وەڵای بۆ نم بێ مەعاشەوە تەسیریەیە وەڵای ڕاست ئەم بێ مەعاشەیە و کاری گشتی وەساندیە سەلامەت بێ بژی سپاس دەکەم سەلامەت باشە ئەی ئاساییە بزانستان هەیە خواردنەکتان تاقی بکەمەوە سایە بەڵێ فەرموو یا الله باشە ڕۆژانە خواردنەکانتان ئامادە دەکەن؟ ساعات 4 دوکانەکەینەوە تا ساعات 3 عەسر ئەمە پەنیرە ئی گامێش پەنیری گامێش بەڵێ ئەوە پەنیری گامێشە هەمووش لەناو بەڕاد و سەلاجە و قەیماخە ئەمە قەیماخە ئەمە قەیماخی گامێشە قەیماخی گامێشە ماسی کوردیمانە هەیە وەڵا تەخمین ساڵە پێشی سەیە دەربەندیخانەوە دەربەندیخانەوە بەنداوی دەربەندیخانە باشە لەکەیەوە ئێرە دروست کردی وەڵای من پێشتر دوکانی لفەم بوو پێشتر لە زۆر دوکانی فەم بەڵام لە ئەم دوکانی چاخانە لە 2009ەوە لە 2009 ئیشاءالله سەلامەت بیاخوا خوا بازارێم لایەکەم خۆشتەکان تاقیکەمەوە گەر لە خزمەتانە چی تاقیەکەن وەڵاهی قەیماخ قەیماخم دەوێت لەگەر چایەک خۆش باشە ئەم چمدا دەنیشم لە بۆم بینم بە چاوە باشە ئیفتیتاحەکەمان بەنانی سبەینە بکەین ئەوەش چایخانەی کەلار و ئەوە بە حەدیقەیە ئێرە کەلارە و نییە خانەقین کەلار ئەو لە ئەو حالیم پێکچوە یا خۆ دەستەکان خۆش بیتن زۆر سپاس ئەی ماشەڵڵا ئەوەی بینە پێشە من بەستە دەستان خۆش بێ یاخوا ئەجەوە بەتەنێ لە بۆ من نییە لە بۆ برادەرانی شەمەرێن شەیمە هەمووی دەخوا دەی زۆر باشە زۆر سپاس دەکەم ئەوە چایەکەشمان لە بۆ هات ئەی یا خۆ دەستت خۆش بێ زۆر سپاس نۆشی گیانت بێ زۆر سپاس ویستم پرۆگرامی دەربەندیخان لە بەیانی زۆ بێن بۆ ئەوەی بەنانێکی بەیانی خۆش دەست بە پرۆگرام بکەم جا ئەو یەکەم جارە سەردانی دەربەندیخان بکەم بەڕاستی زۆر شوێنێکی خۆشە کە شەوای ئەجا خاستن لەو وەرزە زۆر جوانە دەربەندیخان یەکەم جارە بێم سەردانی بکەم شوێنێکی زۆر خۆشە ئەو کولێرەکەشمان لە بۆ هات ئەیا خۆ دەستەکان خۆش بیتن زۆر سپاس وەڵڵای هیچمان پێویست نییە گەلێک مەمنون خواردنەکەتان تاقی دەکەمە پێش دەڵێم بەدڵم بوویان باشە ئەو نانە گەرمە یاڕبی دەستی وەستای خۆش بێ سەمبەتامە گەرم بێ هەموو لایەک ناخۆش با قەیماغیش بخۆن کاتە قابلە یا ئەڵڵا
بەڕاستی زۆر زۆر خۆشە یا خۆ دەستیان خۆش بیتن بەردەوام دەبم لە خواردنی نانی بەیانیەکەم و دواتر بەردەوام دەبم لە پرۆگرام